کاتێک گەیشتمە نانەوە خانەکە بینیم نان نییە. نانەواکە کە هاوڕێکی کۆنم بوو گوتی پێویستە چەند خولەکێک چاوەڕێکەی هاوڕێ، نانەکە ئامادە دەبێ. لەسەر مێزەکە دانیشتم و چاوەنوار بووم. دوای ماوەیەک بینیم پیرە پیاوێک هاتە ژوورەوە، لە ژێریەخەی چەپی چاکەتە درێژەکەی مەدالیایەک دەبریسکایەوە. لە کاتی ڕۆیشتندا کەمێک دەشەلی. دوای ئەوەی سەلامی کرد گوتی هاتووم نانەکەم ببم. دوو جمکەکە برچیان بووە. نانەوەکە کیسەکەی لە پیرە پیاوەکە وەرگرت و چەمایەوە ژێر مێزەکە و 4-5 نانی کۆنی دەرهێنا کە دوێنێ مابوونەوە. هەندێک لە نانەکان ژێرەوەیان سوتا بوو و هەندێکیان بەهۆی چەند هۆکارێک شێوەی نانی نەمابوو. لە نانەواکە نزیک کەوتمەوە و بە چرپەوە پێم گوت بۆچی نانی نوێی پێنادەی؟ تۆ نەتگوت دوای کەمێکی تر نانەکە ئامادە دەبێت؟ نانەواکە گوتی ئەو خۆی داوای ئەمە دەکات، منیش بە نیوە قیمەت دەیدەمێ چونکە زۆر هەژارە. لێم پرسی ئەم پیاوە چێە؟ گوتی یەکێکە لەو سەربازانی لە جەنجی کۆریا بەشدار بووە. کوڕەکەی و هاوسەری کوڕەکەی لە ڕووداوی ئۆتۆمبیل لەدەستداون. لەبەرەوە هەردوو نەوە جمکەکەی بەخێو دەکات و چەند ساڵێکە بەخێویان دەکات، ئەگەرچی موچەکەشی زۆر کەمە. هەستم کرد کە خەریکە دڵم دەتەقێ بەهۆی ئەوەی گوێم لێبوو. لەبەر ئەوە ویستم ئەگەر کەمیش بێ یارمەتیی پێشکەش بکەم. گوتم من پارە زیادەکە دەدەم با ئەمڕۆ نانێشی تازە بخۆن. هاوڕێ نانەواکە پێشنیارەکەمی قبول کرد. کیسەی پیرە پیاوەکەی پڕ کرد لە نانی نوێ کە تازە لە فڕنیەکە دەری هێنابوون. پێیگوت مامە حاجی جان، ئەمڕۆ تۆ بەختێکی باشتە بوو. ئەمڕۆ نانێکی وان بۆ منداڵەکان داناوە هەر دەڵێی کێکە. پیرە پیاوەکە کیسەی نانەکەی لە باوەش گرت و بە خۆشحاڵیە و گوتی خاڵێت ڕازی بێ کوڕەکەم، تۆ چۆن زانی کە ئەمڕۆ ڕۆژی لەدایک بوونیان؟